لەگەڵەوەی گۆڕانکاریە ژینگەییەکان مەترسێکی گەورەن بۆ سەر مرۆڤایەتی و بۆ سەرگۆی زەوی ئەم هەواڵانە جارجار دڵخۆشمانەکەن. بجە کەسکاتی چەند کەسکاتی هەبە بۆ ژینگەی ژێ و قەس باشە بۆ تەندروستی باشترە. مەبەستمانە گفتوگۆی زیاتر لەبارەی ژینگەوە بکەین. دکتۆر ساڵح نەجیب مامۆستای زانکۆ و پسپۆڕی زانستە ژینگەییەکان لە سلێمانی لەگەڵمانە. دکتۆر ساڵح هەم کاتت باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24. دکتۆر پێمان بڵێ کە ئەم هەوڵانە تا چەند دەتوانن کە فریای ژینگە بکەون، ژینگە لەو مەترسیانە ڕزگار بکەن کە چەند ساڵێکە باسی لێوە دەکرێت کە بۆ ژینگە و بۆ گۆی زەوی هەیە. بەڵێ طبی بەڕێزت ینی بە وێنەی هەوڵەکەی مام قادر مەبەستەیە ئەو گوندەی کە ئاماژەی پێ لە ڕووی سەوزاییەوە ینی زیاتر ئەوت مەبەستانەیە. بڵێ طبی ینی ئێمە ئەگەر ینی کەمێ زانستیانە بە زمانێکی سادەی زانستی بۆ بینەی خۆشویست ینی ڕوونکردنەوە بکەین. زانستێکەیە کە لە زانستە ژینگەیەکان ناوی ئیکۆلۆجیە. ئیکۆلۆژی بایەق ئەدا بە پەیوەندی نێوان هەموو زیندەوەرەکان و چەنەها تۆڕ و زنجیرەی خۆراک و زەی لە نێوان دروست کردوون و هەروەها لە هەمان کاتیشە بایەخ ئەدات بە پەیوەندی نێوان زیندەوەرەکان بەگشتی لەگەڵ سروشت. ئەجا سەرباری ئەوەش هاتووە هەڕەمی دروست کردووە، قوچەکی دروست کردووە، ئەو بوونەوەرانەی پۆلێن کردووە و بوونەوەرانە بە هەڕەمەچی لە سروشتا دروست نەبوون کە پۆلێنی کردوون. حەزەکەم بە وێنەیە پیشانی بینەری خۆشەویستی بم. ینی دوو وێنەم کردووە، دوو قوچەکم کردووە. قوچەکی چیان قوچەکی وزەیە کە ئەمەی سەرەوەیە، قوچەکی چیان قوچەکی ژمارەیە. ئەگەر سەیری پێگەی ڕوەک بکەین بنی قوچەکەکەی گرتووە، بنی قوچەکەکەی گرتووە، ئەمە حکمەتی خۆی تایە، هەروە هەڕەمەچی نەهاتوتەکایەوە. ئەبینی لە بنی قوچەکەکە چ بوونەوەرێکە بینیت؟ سەوزاییە بینیت. یعنی ئەگەر بە ژمارە سەیریکەین، ئەگەر بە وزە سەیریکەین، ئەبینین سەوزایی بنی قوچەکەکەی گرتووە، کەواتە هەر سیستمێکی ژینگەیی بە شێوەیەکی گشتی ئەبێ گەورەترین ژمارە لە بۆ ڕوەک بێ و هەر سیستمێکی ژینگەیی ئەگەر بێت ئەو ژمارەیە بەو ئەندازێ نەبێت کە قوچەکەکەی دیاری کردووە، ئەو کاتە ئەو سیستمە ژینگەیە سیستمێکی ناتەندروست دەرئەچێت و بوونەوەرەکان پەیوەندیان بە شێوەیەکی تەندروست نابێت. لەبەر ئەوەی ڕوەک طبیعی ئەم زیندەوەرانە جارشتر پۆلێنیان بۆ کراوە. ئەمەی کە لە بەشی خوارەوەیە کە خۆی لە ڕوەکە ئابینێت، ناوەکەی بە بەرهەمهێنەر ناونراوە. بەرهەمهێنەر ینی خۆبژێن، ینی خۆی بەخێو ئەکات، خۆی ئەژێنێت و ئەو وزە و خۆراکەی کە دروستیەکات لە سانەوەتی بۆ خۆی ئەبێت، بەو هۆکارە ئەبێ گەورەترین بارستە زیندوو یان بایۆماس دروست کات. اینجا لە سادەی وزە و خۆراکەکەی ئەیە بە بوونەوەری سەر و خۆی، بوونەوەری سەری خۆی ئەگەر سەیری کەیت، ینی با بڵێن مێروویەکە، ینی ئەمە جۆرێکە. ئەم بوونەوەرانە جیاخۆرن، بەس جیاخۆن، بەس جیاخۆن. ئەمانە لە سادەی وزە و خۆراکی ژێرەوەیان بۆ ئەچێت و خۆیان ئەژێن و بەردەوامیانە بێ. بە دوای ئەوە بوونەوەرێکی تر هەیە کە ئەمانە چێخۆن؟ جیاش ئەخۆن، جیاخۆرن، ئۆمنیڤەرن و لە عینی کاتیشا گۆشتی شەخۆن. ئێستا ئێمە لەو جۆرەین، ینی ئێمە پێگەی سێهەممان وەرگرتووە لە کەواتە ئێمە حتا بەرەو سەرەوە بچین ئەبینین قوچەکەکە ژمارەکە بەرتەسک ئەکاتەوە. بەدەلیل ئەمە بەڵگەیە بۆ ئەوەی کە تۆ هەتا بەرەوسەرەوە بڕۆیت ئەبێ ژمارەی ئەو بوونەوەرە کەم بێتەوە. دوای ئەوە نوعبوونەوەرێکتر بۆ هات پیشانداوە کە ماسیەیە ئەو داڵێ. دکتۆر من دخواست بزانم، دکتۆر دخوازم بزانم گەر ئەم بەڵانس تێک بچە، گەر ئەم بەڵانس تێک بچە چ تەسیر لە ژینگە هەیە دەبە؟ بێگومان ئێمە بێ و ڕاستێ بزانێ وەکو دێی کە بەڕێستان ئاماژەتان پێکرد، ئەبینیت ئەو دێیە لە ڕووی ینی بەدەر لە چەندەها گرنگی تری لایەنی ڕوەکی بۆ ناوچەکە کە ناوچێکی سازگاری دروست کردووە، ناوچەیەکی دڵخۆشکەری دروست کردووە. ئەو ڕوەکانە چەندەها و چەندەها ینی باڵێن خزمەتی ژینگە ئەکات. ئەبینی ئەوان لە ڕووی خۆراکەکەوە کە سەرچاوەی ڕوەکە بۆ خۆیان ئیکتیفایان کردووە.
ئەنجا بەدەر لەوە یعنی هەر ئەو ڕووەکانە لانە و ماڵن هەبیتاتن بۆ چەندەها بوونەوە هەروەکو بەڕێزیان ئاماژیان پێکرد ئەوان پێویستیان بە قەفەس نییە هەتا باڵندەکانیان تیا قەتیسکەن بەڵکو باڵندەکان ئازادن سربەستن توانویانە بۆ خۆیان ئەو دار و دارستان جێگەولانی خۆیان بۆ خۆیان فراهەم لەگەڵ خۆراشی خۆیان فراهەم بەو پێیکە جەنابەت ینی پسپۆڕیت هەیە لە زانستە ژینگەیەکان و لە شاری سلێمانی مەبەستمە بزانم کە ئێستا ڕێژەی سەوزایی لە سلێمانی چەندە لە ئاستی ستانداردی جیهانیدایە؟ بەڵێ هەندێک جارە بەداخەوە ئەڵێم یعنی ئێمەگەر ڕاستگۆبین لەگەڵ خۆمان هەندێک کەسی ناپسپۆر باس لە ڕێژەی سەوزاییەکات بۆ نمونە ڕێژەی سەوزایی ئەڵێ حەڤەیە هەشتەیە لە شاری سلێمانی ئەڵێ گەیشتۆ بە ستاندەردی نێودەوڵەتی نازانم ئەو پێوەرەی لەکوێ هێناوە یان هیچ شتێک نییە تۆ ینی با بڵێن پێوەرێکی دیاری بکات ستاندەردی نێودەوڵەتی ینی لەوا خۆی ئەبینێتەوە با ئێمە ینی تەندروست بین ئەبینیت ئەم سەوزاییە لە پێکاتی سەرەتایی دووەم ئۆکسیدی کاربۆن لەگەڵ ئاو ینی لەم دوو پێکاتێ لەگەڵ تیشکی خۆر کە تیشکی خۆر تیشک وزەیەکە ینی با بڵێن دوو پێکاتە دروست دەکات یەکەم شەکری گلوکۆزە دووهەم بریتێ لە گازی ئۆکسیجین لەگەڵ ئەو وزە تیشکەی کە دروستێکە ئەیکا بە وزەیەکی خۆراکی کەواتە چەند ئێمە ئۆکسیجین بەکاربەرین چەند ئێمە خۆراک بەکاربەرین پێ بەپێ ئەوەنە ئەبێ بە ڕێژەیی با بڵێن ڕێژەی سەوزاییشمان زیاکەی وئیلا پێچەوانەی حاڵ بەدەر لەوەی کە ئاسایشی خۆراکمان وەکو مەبەست نابێت چکە ئێمە ئەوە ڕاستێ بزانین بەشی زۆرە ینی با بڵێن سەرچاوی خۆراکمان وزەمان لە ڕووەکەوەیە و ئەو ئاژەڵانەی کە با بڵێن هەر ئێمە ئەی خۆین لە جۆری دووەمیش ینی مەسەلە گایە مانگایە ئەم جۆرانە ئەمە بە ڕووەک ئەشین کەواتە چەند ڕووەک کەم بێتەوە ئەمانەش کەمە بێتەوە بە پێی پێوەری WHO ئەڵێ هەر مرۆڤێک بۆ ژیانی خۆی تەنها بۆ وەکو مرۆڤێکی سروشتی پێویستی بە 9 مەتر دووجا سەوزایی هەیە هەموو مرۆڤێک ڕۆژانە نزیکەی سەرو 2 کیلۆ ئۆکسیجینی ئەوێت ئایا چەند دارمانەوێت ئەم 2 کیلۆ ئۆکسیجینە بۆ ئێمە فراهەمکە بەلایانی کەمەوە چەند کانۆپی دارەکە چەند بایۆماسی دارەکە گەورە بێ ئەوەنە بڕی ئۆکسیجینی دروستکرا و زیاتر ئەبێت یعنی دارێکی تەمەەن 80 ساڵ 70 ساڵ ڕەنگە بتوانێت ئۆکسیجینی دوو مرۆڤ دابین بکات ینی بژێوی دوو مرۆڤ اینجا ئەگەر هات ئەم مرۆڤە ئۆتۆمبیلی هەبوو ئایا ئۆتۆمبیلەکەی چەند ئۆکسیجینی ئەوێت ئۆتۆمبیلەکەی چەند ینی با بڵێن کەش و هەوایەکی تەندروستی ئێوە فێنکردە هەر لترێک لەو سوتەمەنەی کە ئیسووتێنێ نزیکەی 2 کیلۆ 200 غرام ئۆکسیجین هەیە کەواتە ئەگەر مرۆڤی ئۆتۆمبیلێکی هەبێ و خۆی بژی یعنی نزیکەی ڕۆژانە 4 کیلۆ ئۆکسیجینی ئەوێت ئەجا سەرچاوە کارەباکەشیە ئەگەر لە بەوزەی با بڵێن سوتەمەنێ نەوتیەکان فراهەمکە بێتەوە چەند تاقین ینی وزە بەکار بووە پێبپی ئەوە زانیاریەکانت زۆر گرنگن بەڵام ئەگەرمان بۆری کاتمان هەر ئەوەندە بوو بۆ دەرفەتێکی تر پێمان خۆشەکە ئەم بابەتە باس بکەینەوە لەگەڵ جەنابەت زۆر سپاس دکتۆر ساڵح نەجیب مامۆستای زانکۆ و پسپۆڕی زانستە ژینگەیەکان لە سلێمانی میوانمان بوویت. سپاس بوویت.